پاشەوەی دەوڵەتی ئیسلامی لە ڕووی لەشکریەوە شکستی هێنا هێزەکانی سووریای دیموکرات بە خوێنی هەزاران لە شەربانانیان سەرکەوتنیان ڕاگەیان سەبارەت بە کورد ئاخۆ هیچ لە بارودۆخەکە دەگۆڕێ. هێمنە سەیدی لێکۆڵە ڕوو چاودێری کاروباری ڕامیاری لەو بارەیەوە دەڵێت. من پێم وایە هیچ ڕێکخراوێکی ئیسلامی تەنانەت قاعیدەش بەقەد داعش نەیتوانێت سرنجی جیهان بۆ لای خۆی ڕابکێشێ، هاوکات ڕووخانی ئەو دەستگا مەخوف و ترسناکە لەلایەن کوردەوە سرنجی جیهانی بەرەو کوردیش ڕاکێشاوە. ئێستا کورد وەکو هێزێکی نیجاتدەر، وەکو هێزێکی دیموکرات، وەکو هێزێکە ناچێتە ژێر کێفی بلۆکی شیعە و بلۆکی سوننە و تونڕەوی ئیسلامی ناسراوە. من پێم وایە کوردی ڕۆژاوا گەیشتونەتە ستاتۆسێک کە تازە هیچ کات نە کۆمەڵگای جیهانی دەتوانێت شاویان بەسەردا بخا، نە دەوڵەتی ناوەندی دەمەشق دەتوانێت وەکو جاران بێتەوە ئەو کۆمارە عەرەبیە سووریە بە هێزەی کە هەبوو و حاشای لەبوونی کورد دەکرد. تا چەند ئەم سەرکەوتنە لە مەدووە کار دەکاتە سەر پێگەی کورد لە ڕۆژاوای کوردستان بۆ پتەوکردنی ئەو بەڕێوەبەرایەتە سەربەخۆیی کە هەیەە. ئەلانەکان نزیکێک لە سەرسەی خاکی سووریا لەژێر دەسەڵاتی کوردایە و ئەو شۆنەش هەندێک شوێنی ترایە کە زۆرینەشی کورد نین، وەکو منبەج، وەکو گرێسپی، وەکو ڕەقا. بەڵام سێرەوەی پێکاتە غەیرە عەرەبەکانیش بە بوونی کوردی بە دەسەڵاتی کوردی ڕازین، واتە ئەو دەسەڵاتێکە کورد لەوێ نیشانیداوە تا ئاستێک توانیوێتی هەم هێمنی و ئاساییشان بۆ پێک بێنێت، هەم ئازادیان دابین بکات و زۆر باشترە لەو دەسەڵاتێکە حکوومەتی ناوەندی وەکو دەمیشق یا ئۆپۆزیسیۆن لە ئیدلیبدا مەزراندووە، کەواتە پێم وایە تازە ناتوانن بە هیچ شێوە حکوومەتی داهات و وڵاتە دراوسەکان هێزە جیهانیەکان ناتوانن حاشا لە هێزێک بکەن کە یەک لە سەرسەی خاکی سووریی بەدەستە و هێمنی و ئاساییشی لەوێدا پێکێناوە. بەستا چەند کار دەکاتە سەر پێگەی تورکیا لە سووریا و بەتایبەت لە ڕۆژاوا؟ من پێم وایە تورکیە دۆڕاوی یەکەمی ئەو بۆ کێشەی 6 ساڵە 7 ساڵەی سووریەیە. لە خۆناغی یەکەم لا ویستی دەمێشق بڕوخێ بۆی نەڕووخە، دواتر ویستی کە لە حەڵەب بۆ خۆی پێگەیەک دروستکە بۆی وەدی نەهات. ئێستا کۆمەڵی گروپی تێرۆریستی دز و جەردەی لە ئیدلیب کۆ کردوێتەوە و لە هەمووی ناخۆشێت بۆ تورکیەوەیە کە لە ناودڵی قەیرانی سووریا لە 8 ساڵی ڕابردوودا ستاتوسێک بۆ کورد ساز بۆ کە احتمالە بێتە دووهەمکیانی سیاسی کورد. من پێم وایە تورکیە دۆڕاوی سەرەکیە. کاکێمە لە ڕاستیدا هێزەکان سووریای دیموکرات بە ڕێبەرایەتی کوردەکان و بە خوێنی هەزاران لە شەڕبانان باکووری سووریایان لە دەوڵەتی ئیسلامی پاکردەوە. ئیتر ئەمریکا هیچ پێویستیی بە تورکیا ماوە؟ تاو ئاستەی کە ڕووخێنەر نەبێ بۆچی ئێستاش تورکیە و ئەمریکا هەردووکیان هاوپەیمانن لە ناتۆدا. ئێستاش بەهەرحاڵ تورکیە پردێکە لە نێوان ئوروپا و شەرقدا، بەڵام تا ئەو ئاستەی کە نەیە بێتە حاڵەتی جێرەشێوێنی لە سووریا بی هەوێکە هێمنی سووریە تێک بدا. هاکا ئەوڵاتان پێ بڵم ئەو گرنگی تورکیەش وەکو ڕابردوو بە تایبەت بە و ڕمبازڕێنەی کە کردی لە نێوان واشنگتن و موسکۆ وەکو خۆی نەماوە وڵاتانی ڕۆژاوا لی بەدگومانن لەسەر پەیوەندەکانی لەگەڵ داعیش هەر ڕۆژەی دە زیاتر ڕوونکردنەوە دەبێت بە زیندانەکانی داعیش اعتراف دەکەن لەسەرەوەی کە پەیوەندی لەگەڵ تورکیەوە هەبوو. تورکیە تا ئەو ڕادەیەی کە دەستێوەدان نەکە پێی خۆشە وڵاتانی ڕۆژاوایی بەتایبەت ئەمریکا تەعاملی لەگەڵ بکەن، بەڵام ئەو تورکیەی پێشوو نییە کە هەرچێکی بیکەن وڵاتانی ڕۆژاوایی و بەتایبەت ئەمریکا لێ قبوڵ بکرێت. کاکە هێمن دیارە ژیانی هیچ مرۆڤێک بە پارە قەرەبوون ناکرێتەوە. کورد بەتایبەت و هاوڵاتیانی تری ڕۆژاوا بە خوێنی هەزاران لە شەڕبانان ئەم سەرکەوتنیان بەدەستهێنا. کورد چاوەڕوانی چ جوورە قەرەبووی دەکات لە وڵاتانی ڕۆژاوا و بەتایبەت ئەمریکا؟ یەکەم قەرەبووی مادی ڕاستە جێی قەرەبووی جیان ناگرێتەوە، بەڵام ناکرێت حاشاشی دەکەی لە هەموو شوێنێک کەسێکە بەبێت تاوان بکوژرێت دەوڵەت ناوەندی بەرپرسە لەوەی کە قەرەبووی ژیانی بکاتەوە تا ڕادەیەک بۆ کەس و کارەکەی. دووهەمەوەی کە دەستکەوتی کوردیا قەرەبووی کوردەوەیە کە دەخاوەنی ستاتوسێک بێت لە سووریەیەکی لامەرکەزیدا و هەروەها جیالەوەی کە خاکی بەدەست بێت ئامانجەکەشی کە ئامانجێکی دیموکراتی کە ئامانجێکی سێکولارە، ئامانجێکی یەکسانی لە نێوان ژنوپیا و دیموکراسیەکی ڕاستەوخۆیە. ئەو ئامانجانش کە دەتوانێت
تەنانەت کلیدێک بێ بۆ قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوین دەبێت لە بەرچاو بژیرێت وە کورد هەم وەکو خاک هەم وەکو ئینسان هەم وەکو بیر و بۆچوون دەبێت لە سووریە ببیندرێت. هێمنە سەیدی لێو کۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. سپاس بۆیەوە.